ئینانی هەورامان سڵام بینەرە ئازیز و وەشەویستەکە بەرنامە و ئیجارە و ئاوەدانبیمە ئاردەنە ناوچە و هەورامانی ئامینمی پەی دەگا شیرین و وەشەویستەکەی بەڵخەی فەرماودە با پێکەوە بلمێ بۆ ناو دلی بەڵخەی. ئەوە جارێکی تریش بەرنامەی ئاوەدان بێ ئەبێتە میوانی ماڵەکانتان. بۆ بەرنامەی ئەمجارە هاتوونەتە گوندە شیرین و جوانەکەی بەڵخە. گوندی بەڵخە گوندێکی تایبەت و ناوازەیە، ئەکەوێتە بەینی تەوێڵە و بیارە. هەروەکو مامۆستا بەهجەت لە کتێبەکەیە ئاماژەی پێکردووە فەرموویەتی لە سەرەتای کتێبەکەیە ئەم کتێبە ناوی ناوە ئەستێرە شاراوەکەی هەورامان. بەڕاستی وایە هەرکە خەڵک ئەڵێت هەورامان ئەڵەن تەوێڵە و بیارە. بەڵخەیشی هەیە، ماشەڵا سنوورێکی جوگرافیای گەورەی هەیە، شوێنێکی گەشتیاریە، خەڵکەکەی مەشغوڵن بە ئاژەڵداری و ئیشی ئەمانی کە خەڵک سەردانی شوێنە گەشتیاریەکانەکەن بە کەپر و بە باخ و بەو شتانە بە کشت و کاڵەوە. فەرمون پێکەوە چینە ناو گوندی بەڵخە و سروشتە جوانەکەی بەڵخە بۆ ئێوەی خۆشەویست ئەهێنینە سەر شاشە جوانەکەی پەیام. فەرمون لەگەڵمان بن، بینەری بەرنامەی ئاوەدان بێ بن. کاک برایم گیان خاسەنی وەشەنی یاخوا بێوی سەلامەت بی یاخوا سەلامەت بی. کاکی برایم گیان باسێکی گوندی بەڵخەمان بۆ بکە وەکو دانیشتوانەکەی، وەکو ماڵەکان، وەکو پەیوەندی کۆمەڵایەتی بەگشتی باسێکی گوندی بەڵخەمان بۆ بکە. کۆمەڵایەتیەوە کۆمەڵایەتیمە من باش بوو لە هەر لە بیدایەتەوە باش بووین لەگەڵ یەکە یارمەتی یەکتریمان داوە، خزمەتی یەکتریمان کردووە، ژنەوزنخوازی یەکتریمان کردووە، یانی زۆر بەڕاستی بەڵخە زۆر باش بوو. ئەلحەمدولیلا. باشە وەکو ماڵەکان ئێستا بەڵخە چەند ماڵی لێیە؟ ئێستا بزەبت بەخوا بزەبت نازخۆ ئەنجومەنیشم بەڵام بزەبت نازانم چەندی تایە. بەڕێژەی بە تەقدیری 15 ماڵی تایە. 15 ماڵی تایە. باشە ماشەڵا منە بینم هەتا چاو بڕکە هەمووی ماڵە، ئاوا ماڵە، ئاوا ماڵە. ئەم هەموو ماڵە یعنی 15 ماڵی لێیە؟
بەڵێ لەبەرەوەی کە خەڵیت هاوی نوزستانەکە بەڵێ هاوی نوزستانەکە باخیان هەیە لێرە لەبەرەوەی زستان لێرە ناژین بە هاوین یێنەوە مەزۆری بە هاوین یێنەوە یا بە هاوی نابێت بە دەوری 25 ماڵێت باشە کاک ئیبراهیم ماشەڵڵا تۆ تەمەنێکی باشە هەیە و ئینشاڵڵا خوای گەورە لەشە ساخکە پێمان بڵێ ئەم ناوەی گوندی بەڵخە لە چیەوە هاتووە ئەم ناوەی گوندی بەڵخە لە بەڵخەوە هاتووە ئەم شەمە ئێمە دوو شەلالی لێیە شەلالەکان بەڵخیان پێوەیە لە وەختی خۆی کاوانە هاتوون لە ناو بەڵخەکە ژیاون لە شەلالەکانە ژیاون شەلالەکە بەڵخی پێوە بووە ئەتن بەڕاستی بەزەبت هەموو بۆچوونی بۆ ئەوەیە هیچ بۆچوونێتر نییە کاک ئیبراهیم وەکەوەی کە ئەوانەیان کە مێژویان خوێندوێتەوە هەمیشە ئەم خاکە پیرۆزەی کوردستان بووە بە ململانەی جەنگ ئێستا بینین ئێران لە ملاوە تۆپمان لێیا و لە ملاوە ئەمریکا ئەمە هەندێک لە شارەکانی کوردستانی داوەتە بەر تۆپباران ئەڵێن وەختی خۆی ئەم گوندی بەڵخەش ململانەی سەفەوی و عوسمانی لەم گوندەیە بوو ئەمە چۆن بووە وەڵی وا ئاگەێڕنەوە تاپان ئەمانە بەڕاستی لەم ناوە ژیاون زۆر بوون لێرە کۆبوونە تۆ زۆر بوون ئەو کاتە تۆزە قوتیشان بووە ڕازەکەن چوون بۆ دەوری ئێران و ئەوانە بۆ نازانم بەخوا بەزەبت نازانم چ جهێتێ بووە چ جهێتێ نەبووە ئەوە نازانم لێرە ڕۆشتون بۆ کرماشان و بۆ تاران و بۆ نازانم بە پێ ڕۆیون باشە وەکەوەی کە من بیستمەڵە بەڵخەیەکان خۆیان داوەتە پاڵ سەفەویەکان چکە نزیک بووە لە ئێرانەوە و خزمایەتیانە بووە بەهەرحاڵ بزانین کاک ئیبراهیم کە ئێستا ئەنجومەنی گوندی بەڵخەیە ئیشوکارەکانی چییە لە گوندی بەڵخە ئیشکاری خۆم ئەوانەی کە تایبەتە بە ئەنجومەنی گوندی بەڵخە تۆ چیەکەی لە گوند وەڵا دێتر هەموو شتێک هەدیشە بێتە پێشەوەی کەم بڵێن ئاوەدانکردنەوەیە بڵێن دوایەوە نازانم بڵێم باشە تۆ وەکو ئەنجومەنی گوندی بەڵخە چ شتێک پێویستە بۆ گوندی بەڵخە کە بکرێت تا ئێستا نەکراوە زیابێ هەموو شتێکمان بۆ کراوە مەکتەبە هەمانە مزگەوتە هەمانە ئەوە هەمانە یانێ تەنانە ئەو قەبرستانەکانیشمان چاک کردووە ڕێگەبانمان باشە بەڕاستی وەزعەکەمان باش بووە بەڵام لەبەرەوەی کە ئێمە ئەفرادمان کەمە بەڕاستی ناتوانین داوای بەعزی شتێکیش بکەین خۆ بۆ نمونە ناتوانین داوای خانم بکەین وەرە تەواشەی ئەگە بێت خۆت وەرە تەواشەی دێکە بکە بزانە چەند جوانە بنووسێت ماڵەکانەوە باسی چۆنە حاڵە حواڵ و خۆشی تۆ پێم بێژە قولوقاچەکە و چۆنە وەڵا سێکەرەمی خوایم ئیشتە باشە شکر بیسەر نوێژەکانەوە پێوەکە یانوە دانیشتنەوە وەڵا لەسەر کورسیەکە ئەی خوای گەورە ڕەحم و پێ بکە ئەرێ هاتی نەژوورۆ کاکەوتی خوانەکە کەوتووە پەراسوشتی شکاوە چییەوە ڕازەکاری وەڵا وەلا پەراسیم شکاوە فەقەرات مەرساوەتەوە ئەی چووی بۆ نەخۆشخانە و شت نەوەڵا ئەی بۆ ناچی تااقەتی نەخۆشخانەم نەوەڵا تۆ پێم بێژە وە گەنجی ئەیانوت تۆ خەریکی تەشی ڕێسان و شتی وابوویت ئەوە چۆن فێر بوویت وەلا سێکەرەمی خوا تەشیمان ڕێسەوە جاجممان کردووە بەرماڵمان کردووە مۆجمان کردووە و لەفکەمان چنیوە و ئەری وەڵا ئەیتی ئیسێر هەرچی سیر تاکەم کڵاشی شەزانی ڕسمی تەشیەکانم بگرێ لە دوایەکە سیریەکەین ئەی کڵاش تەچنی لاری وەلا کلاشمان چنی و ئەری وەڵا ئەیچی دێ وەڵا ماشەڵا هەر بۆ خۆ بەقەدەر مەعمەلێک شتی زانیوە ئەی ماشەڵا بەرماڵیشی دروست کردووە بەرماڵم دروست کردووە جاجمم دروست کردووە و هەروە بۆ بێژەم لە بکەم چنیوە هەروە بێژم ئەتر ئەوە لای خۆ قسەمان نەکردا خۆ کورە نابێ قسەمامەوە جا تۆ قسەمان بۆ نەکەی کێ قسەمان بۆ بکە ئەی تۆ واز لەوە بێنە کچەکانی خۆ فێر کردووە لەم شتانە ئەری وەڵا خوا نێبڕە کچەکانم هەمووی فێری هەموو شتێک ئەی ئێستا هەر بەردەوامی لە شتانە دروستیەکەی وەڵایەتری دوو ساڵە کلاشمان نەچنیوە بەڵام ماوردە وردە لفکە چنم ئێتر ئاوە وەڵام من ئەڵەم هەر دەست پێ بکەو بە ئەم شتە کولتوریە جوانە کوردەواریانە هەر بمێنێ لە ناومانە کەس ناتوانێت کلاش بچنێ و کەس ناتوانێت ئیشی وا بکە یا ڕۆتە باخ و ئێتەوە یاوەکەتێ لە ماڵەدا ئەنیشی و بێتر حیج نییە وەڵا باشە حاجی ژن بە پێوەی کە تۆ تەمەنیەکەیە باسێکی ژن و ژنخوازی گوندی بەڵخەم بۆ بکە چۆن بوو جاران وەڵای مە ئەوسا وەکو ئیسە نەبوو ئەگەر تە دەستگیرانمان بواە قەدر نزیکی دەستگیران نەکەوتی نەرا تاوە ڕۆژێ شومان پێ کردو
نەڕۆشتنی لەگەڵ مەسەلا دەستگیرانەکەمان بۆ شوێنێک و نەگەڕانی وەکو ئیسێ مارەی ئەبرنتر ئەڕۆن دووسێ ڕۆژ نایەنەوە ئەمە ئەو حاڵەتمانە نەبووە دایک و باوکمان نەیان هێشتووە لە ماڵ بڕۆنە دەر بە هیچ سوورەتێک لەگەڵ دەستگیرانمان ئیسا ڕۆژگارەکە گۆڕاوە بێ بچی عەلام دەربێنی تو فەحسی خوێن بکەیت و جارانە شتانە نەبوو من نەفەحسمان کردووە با عەلامان دەرێناوە بەڵامەتی نەفەحسی خوێنمان کردووە نەڕۆشتنی لەگەڵ دەستگیرانمان و نەباوکو دایکیچمان ڕازی بۆ بڕۆن بەلای لەگەڵ دەستگیران ئیشەکانی جارانی تۆ چۆن بوو بە گەنجی چیتە کرد ئیشی جارانمان ڕۆشتینە بۆ ناوباختومان کۆ کردووەتەوە گوێزمان کۆ کردووەتەوە و ناوڕانمان بووە بەیانی ڕۆشتین بۆ ناوڕان نیوەڕۆ ڕۆشتینە تاوە کە سعادە یەک هاتینە شیرمیرەکەمان چاتر کردووە دیسان بانگی عەسریاندا کوڕ و کەنیشک و پیاوژنە ڕۆشتین بۆ ناوڕان حتا بانگی مەغریب خەڵکەی و دۆشاوەتووەکەی تۆ خۆشەوایە وەڵای سەگەرە خۆی با بێنماری وەڵا دۆشامانەیە خوانێ بڕێ توی جوانمانەیە خوانێ بڕێ کاکڵەمان هەیە خوانێ بڕێ هەموو شتێکمانێ با بۆتان بێنم بیخۆن وەڵا دەست خۆش بیتر تۆ شتی شار نەخۆی هەر شتی ئەم گوندە پاک و خاوێنە ئێمە ئەوسا هەرهەواڵی شارمان نەزانیوە خوانێ بڕێ پیامانیشی کردووە گوێزمان بۆ خوار وەختێ گوێزمان تەکناوە پڕی دووسێ خان و گوێزمان بووە پڕی ماڵێکی گۆرە تومان بووە ئیتر حیوانمان بۆ فرۆشتمان مانگامان فرۆشتووە بزنمان فرۆشتووە محتاجی مەحاشی حکوومەت نەبوون ئیسا ئەوە گیرمان خواردووە دەسەوە هەتا ڕۆژێماندا مانگەیەماندا دوو مانگ ناماندا وەڵای ئیستا وای لێ هاتووە لەوانەیە ئاوا چاو داخەیت کوڕ و کاڵەکە و چوو بێ بۆ هەڵەبجە هات بێتەوە نێبڕێ ئەو پیامانە لەشی ساغ بێ دەسەر خێزانی و بەخوێ کردووە مەحاشمان نەبووە نەمانزانیوە بێ مەحاشی چییە آخر تۆی لە پشت بووە تۆ ماشەڵڵا خوانێ برە باخمان بووە کاکڵەمان بووە گوێزمان بووە تومان بووە حیوانمان بووە محتاجی حکوومەت نەبوون ئایسە محتاجی هیچمان باشە با من دیارێکی جوانێ بەمێ بزانم تۆ ماشەڵڵا ئەم هەموو شتە و زانیوە وەختی خۆی ئەمە کردووە تۆ بێسە بێ وەرە ئەی خوا وەڵا ئەڵێ ڕۆمەیەنە ئەی ماشەڵڵا ماشەڵڵا ئەمە خۆ کردوتە وەڵا ئەمە شمڵیە ماشەڵڵا وەرە بۆ ئێرە وەرە بۆ ئێرە دانیشە وەرە بۆ ئێرە فەرمو تۆ چاو ئەی ئەمە چییە بەدەستۆ بەو خوا ماشەڵڵا ئەمە چی پێڵێنەوە مەگدانی بێخوێدا وەڵی لای ئەمە زانی چی پێڵێن خورچی پێڵێن و هەک بەشی پێڵێن ئەمە مەگدانی پێژن ئەمە باش جاران خوێیان تێ کرد و عیب نەبێ بۆ ناوڕان جا بزانم ملوانکەکە کامان خۆ دەست خۆرە وەڵا هەزار ساڵیکە من نازانم ئەمە دروستکەم ماشەڵڵا ئەمەی تۆ ماشەڵادەی بۆنیشی خۆشترە هیچی ئێمە ژاوازان ئەمە بە گەنجی دروست کردووە یان کەی ناوەڵا تازەوە دوو ساڵێکت باش ئەمە چی تایە ناوەمە ئەوە ئەمە چی ئەمە ئەوە نی دەستی شتێ ئەمە کرێم و شەحن و لەچک و ئەڵا ماشەڵا شتی باشی تایە لای بەبا ئەمان نەیبینە نەبی بە چاوە نە باشە دەی دەست و چاو خۆش بە عەزەتمان دای لەشتان چاق بێ باشە دەی دیارەکەی منیش لە هیچ باشترە ئەرێوەڵا دیاری خۆمان باشە لە ساق بقێنە باشە ناقەی ناکە شتی خەڵک بەکەم مەزانەوەی منیژار باشە نییە بۆ قسە دیاریمان بێنشە لا زۆرتر بێنە باشە دەی باشە وەڵایی مادەم ماڵی ئەڵی زۆرتر حاجی ماوە ئەرێوەڵا ماوە وەڵاهی لە وەڵایی ئێستا مادەم وایە ها جا بخوا حاجیەوە نەجوان بوو دڵ ناتەوە شەکەیساوە های کەس بەدەی خۆی ناڵێت ڕژاڵی حاجی وەختی خۆی جواب بوو لێ وەڵاها بە ئەمەش بەمێ بۆ حاجی وەڵاوە بۆ بیساران حاجی ناگرەوە دەسم بۆ تاقەتی ئەمانەیە نییە لە وەڵا تۆ هەرچی شتی منەوە کەم ێزانیەوە بۆ تۆ وای دەست خۆش بێ لەشتان تاق بێ بەخێر بن باش با ئەمەش بەمە با ئەمە بەمە دەی دەست خۆش بێ دەست خۆش بە حاجی ژن لە دەستی توش خۆش بەدێ باشتەکەدانە بێ سەلامەت بی جا بینەرە خۆشەویستەکان هەورامیەکان هەمیشە دەست ڕەنگینن
ماشەڵڵا ناسراون بە ئیشی جوان و کاری جوان سەری ئەم تەڵانە جوانەکەن ماشەڵڵا دروستیان کردووە بەڕاستی نایابە جا ئێوەی خۆشەویست هەر لەگەڵمان نابن لەگەڵ بەڵخەیەکانە بەردەوامە بین و تەواو سروشتی جوانی بەڵخە بۆ ئێوە گوازینەوە فەرموو لەگەڵمان نابن کاک لوقمانگیان سەلام عەلەیکوم وعليك السلام بخير بێ یاخوا باشی شکر حاڵە حواڵە چۆنە یاخوا بەخێر بێن سەر چاوم چەندبارە و دووبار و چەندبارە بە خێراتنی کەناڵە پیرۆزەکەی پەیامەکەم هیوا و ئاواتی سەرکەوتتان بەوە خوازم کاوا ئێمەشتان بەسەر کردوێتەوە بەخێر بێن کاک لوقمان پێمان بڵێ دەنگ و باسی گوندی بەڵخە چۆنە الحەمدولای مە وەکو دانیشتوانی گوندی بەڵخە هەموو کەسێ وەتەنی خۆی لا خۆشەویستە چۆن لە کوردەواری ئەڵێن کەس بە دوی خۆی ناڵێن ترس ئێمەش ئەم دەیە خونجیلانەمان هەیە لەخوا بە زیاوێت دڵمان پێکرێتەوە خۆشە و بەڵام بەداخەوە لەگەڵەوە شاکە ڕووخاوە و ڕاگوێزراوە بۆکو ئەوسا ئاوەدان نەکراوەتەوە بەڵام خۆمان هاوینان گەینەوە ئاوەدانی باخ و خۆشی باخ و ئاوەدانی لای دراوسەکان و ئێمەش وەکو خێزانی خۆمان هەڵساوین بەکردنەوەی کەوابخانەیە کە بە ئایلەی بڵێن بە خێزانی لێرە خۆمان خەریکی و چەش لێنان و بەڕێوەبردنی ئیش و کار و لێرە خۆمان مەشغوڵ کردووە کاک لوقمان پێم بڵێ ماشەڵڵا باش خۆتە گۆڕیوە پشتوێن و جلو بەرگ و مشکی ئەڵوەنیوانە ئەمە هەموو ڕۆژێت و ئاوایت بەڕێزم ئەگەر وەسف نەبێ ئێمە خۆمان بەگزادەی داویمە بێ سپۆرت بین ئەو جلوبەرگەی هەورامان و ئەگەر ئێمە ئەبێ ئەو ڕەسەنایەتێ بپارێزین باشە تۆ بە عایلەی ماشەڵڵا هەر لێرە مەشغوڵی ئەم مەطعەمەین ئێستا کوا کەس نابینم بە چواردەورتەوە قوربان مەشغوڵ ئەوەش خێزانمە ئەگەر کەرم کاوێتە لاما با بفەرمێت فەرمو خێزان نازەنینی بەڕێز سەلامەتیکە ئینشەڵڵا حاجی ژن فەرموو حاجی ژن ئێمە چیت بۆەکە لە مەطعەم ئەم سەرپەرشی چێشت و هەموو چێشتە جوانەکان بەدەستە ڕەنگینەکەی ئەم لێیان ئەنێت و ئەوە نەبێت بە ینی خۆم بێت وەسفی خۆم بێت یان ناوبانگێکی تایبەتی دەرکردووە کە چێشتەکانی خۆشە لێنێت بە تایبەت لە ناو هەمووشیانە قۆزیەکەی و تەپسیەکەی زۆر ناوبانگی دەرکردووە گورە حاجی ژنەمەنە وەسفیای لە وەسفا نەما ئەمە چێشتەکانی وایە ماشەڵڵا تر نابێ ئینسان بەدەمی خۆی بڵێ ئەبێ ئەو میوانانە کەیەن ئەوان ئەیڵێن اینجا بەمی ئەڵێن نابە من ناڵێ من لە ژوورەوە خواردنەکان کە تۆ لێرە دروستیەکەی چی بچین وەڵا ئیتر قەیسیە و تەپسیە و بامیەیە و ئیتر عادەتەن هەموو شلێک بارەزوی مشتریەکان حەزیان لێبێ بە تایبەت تەپسی و بامیە زۆرتر داواکرێ منی زۆرتر ئەوانە لێنێ کاک لوقمان پێم بڵێ ماشەڵڵا مەطعەمەکەت خواردنەکەت زۆر جوانە ئەم شەلال و ئاو بەرد و تەڵانەکە ئەیبینم ئەمە خۆت دروستت کردووە بەڕێزەمە تەرحی دێتە دانیشتون بیرمان لێ کردەوە هەرچەند ئێستا بە نەخشە ئەڵێن دیزاین دیزاینەکە دامان ڕستوتر وەسان بۆ کردوتمە ئاوا بە شێوەیەکی جوان و فۆلکلۆری کە سند ڕاکێش بێت بۆ میوانە بەڕێزەکان کە لە خواروی وڵاتەوە یەن بۆ ئەم ناوچێمە دڵیان پێخۆشە بەم شێوەیە فۆلکلۆری و کەلتوریە کراوەتەوە سەلامەت بن یاخوا هەر ئاوا بە گەنجی بتبینم طبعاً پێشەوەی بڕێنە ناو بەرنامەکە کاک حاجی وتی حاجی ژن چرای ماڵەکەمە هاوکار نەبین ئیشەکە ناڕوا منیش ئەو لێرە نەبێت ناتوانم کۆنتترۆلی دەرەوە بکەم منیش لە ژوورە نەبم ناتوانین خوا سەلامەتیکە ئێستا بۆ بە سوورەیە بێ بڵێ سوورەیای ماڵەکەمە زەبەت خۆ پێشینان وتیانە هەموو پیاوێک ئافرەت پێیەگەێنێ لە پشت هەموو پیاوێکە ئافرەتێکی مەزن ئەبێ ببێت ئیجا پیاو پێیەگا و هەموو پیاوێکیش ئافرەت توانێ بیشێنێ پەروەردەش یەکات و پێش یەگەێنێت سەلامەتانکە باشە با من سەر و دیاری بەرنامەکە بدەم بە ئێوە فەرمونون ئەمە ئەوە بۆ حاجی ژنیش
شتێکی ژنانەی جوانمانێناوە بۆ یەگەر لێمان قوبوڵگا فەرموو ئەمەش بۆ بەڕێستان دەستان خۆش بێت هەدیە مەهماکان بێت جاری وایە ڕێی ژمورێکە بە قەڵەمێک سەرەکرێتەوە یان نیشانەی هەدیە ئەوە نییە بڵێ کەم بێ یا زۆر بێ فەرمودە شاڵێ ئەوەی بەلێ نەزانێ بەگایەکی نازانن لە کوردەواریە لە فەرمودە شاڵێ تەهاد و تەحاب وەگەر ببەخشی خۆشەویستی بڵاو دینەکەەوە تەهاد و تەحابەوەی خۆشەویستی پێغەمبەری نازارە صلی الله علیه وسلم دەستان خۆش بێت ماشەڵ ئیشەڵا هەراوە بە گەنجی بتان بینم یا خوا سەلامەت بن خوا سەلامەتان کە خوا سەلامەتان کە الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله مامۆستاگیان سەلام عەلەیکوم یاخوا بەخێر بێن سەر چاوەکانم دەنگ و باست چۆنە حاڵە حواڵ بێن سەر چاو تەشریفتان خێرات بێ یاخوا سەلامەتی باشە مامۆستا پێم بڵێ ئەم هەورامیانە بۆ ئەوەنە دەنگیان خۆشە قوربانگیان خوای گەورە بەهرەیە کە پێی یاون خۆ دەزانی قەزیەی سەدخۆشی نیعمەتی خوای گەورەیە ترخوای گەورە بەر کەسێکی بیە لە ڕێگەی چاکە بەکاری بێنێ ئەوە بە دڵنیایەوە خێر و پاداشتی زۆرە سەلامەتی گوێمان لە بانگەکە و بوو ماشەڵا سەوتێکی خۆش و ئارامت پێوە بوو مامۆستا باسێکی گوندی بەڵخەمان بۆ بکە خەڵکەکەی لە ڕووی پابندبوونی ئاینی ئیسلامەوە چۆنن وەڵی گوندی بەڵخە پێم وایەکێکە لەو دیانی لە هەورامانی ئەمدی و ماشەڵا لە ڕووی ئاینەوە ینی زۆر تۆکمە و ئەوەن ماشەڵا لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی مەسەرەن بۆنە ئاینیەکانەوە ئەم دێ تایبەتمەندێکی خۆی هەیە ینی سپاس بۆ خوا کەسایەتی و ینی مەلای ناودار و کەسایەتی ناودار و لەم دەیە زۆر زۆرن ینی لە ڕووی ئاینەوە ماشەڵایان لێبێ دەیەکە ینی ئەوە نەبێت کە خۆم خەڵکی ئەم دێم ینی سپاس بخوا زۆر پابندن بە ڕێنمایەکانی ئاینەوە لە ڕووی ئیسلامەوە زۆر زۆر ینی هینن مەزبوتن مامۆستا پێمان بڵێ ئەم گوندی بەڵخە نوێژی جومعی لێ کرێت و تاری هەینی هەیە قوربانگیان لەوەتی ئەم مزگەوتە کراوەتەوە بڵێن لە ساڵی 1900 بەهەڵا نەچوم لە نەوەدەکانە کە هاتینەوە تا ئێستا پێم وایە نزیکەی ساڵێک کەمتر جمعیتیان نەکرا بەستە سپاس بخوا هەموو کاتی جمعیتیا کرا و الحەمدولە سپاس بخوا بە بێ جمعە تایسە ینی جمعیتیانە دانەبراوە مامۆستاوەی کە بە من بەناو گوندەکە گەڕام بەناو گوندەکە گەڕام سنووری جوگرافیای گوندەکە زۆر گەورەیە باشە هەر یەک مزگەوتی هەیە ئەگەر کەسێک لەو خوارەوە بێ ماڵیان پێویستە یعنی بێت بۆ ئێرە بۆ نوێژیان مزگەوتێکی لێ لە خوارەوە قوربانگیان گوندی بەڵخەی هەورامان دوو مزگەوتی لێیە ینی لە ساڵی نەوەدەکان تا سەرەتای 2000ەکان ینی لە هەردوو مزگەوتەکە جەماعەت دەکرا تەراویح ئەکرا ینی بەڵام ئەم مزگەوتی سەرەوە کە ئێستا حالی ئێمە قسەیتیاکەین لێرە جمعە ئەکرێ دوو مزگەوتمانەیە مزگەوتێکمان هەیە لە خوار ئاواییەوەیە ئەم مزگەوتەش لە سەروی ئاواییەوەیە ینی ئەو خەڵکی کە لە خوارەوەیە توانای ئەوە یانە بێنە سەرەوە بە تایبەتی لە وەرزی زستانە لەبەرەوەی بەفر و بەهاران و سەرمایە لە خوار نوێژیانە کرد ئەمانەی بڵێن ئەم بەشی سەرەوەش لە مزگەوتی سەرەوە نوێژیانە کرد بەڵام لە 2000 بە دواوە کە دیەکە بەرەبەرە چۆڵی کرد ئیتر ئێستا مزگەوتە ماوەتەوە جمعی تیاکرێ و وەی لاخیری باشە مامۆستا حتمما مامۆستای خۆی هەیە مامۆستا نەزیر لێرە وتارەیە لە ڕۆژانی هەینی بەس بەڕێستان لێرە تاعینی حکوومەتنیان خۆبەخشن قوربانگیان من هەر لە ساڵی 1996ەوە تا ئێستا هەم ئیمامی ئەم مزگەوتەم هەمیش مؤەزینی ئەم مزگەوتەم هەم خادمی مزگەوتەشم فی سەبیلیلا لەبەرخوا چونکە من خۆم لە کەرتی مامۆسام لە سەر بە وەزارەتی پەروەردە لەبەرەوەی خۆ دەزانی ناتوانی لە ئۆقافیش و لە پەروەردەشاد دوم ینی ئینبی مامۆسابی یانە بێ مامۆسایەکی ئاینی بی یانە بێ مامۆسای قوتابخانەبی من خۆم مامۆسای قوتابخانەم عەفوو بەڵام لە 96ەوە تا ئێستا خۆبەخشانە
ینی هەموم ئاوایە ئەزانن خزمەتی ئەم مزگەوتەم کردووە لەبەرخوا. یعنی خۆشەویستان ئەمەوێ پێتان بڵێم پندێکی کوردیمان هەیەڵێ هەرگیز گوڵێک بەهار نایەنێ، بەڵام مامۆستا خۆی بووە بە گوڵی بەڵخە، خۆی بە تەنها بەهاری هێناوە بۆ مزگەوتی بەڵخە، یعنی هەم بۆ خۆی خزمەتی مزگەوتەکە، ئیمامەتی بۆ مزگەوتەکە، یعنی مزگەوت خاوێنە کاتەوە، لەوانەیە دەرس بە مناڵەکانی گوندی بەڵخەش بڵێ. بەڕاستی ئەتوانین بڵین مامۆستا هەر بۆ خۆی گوڵی بەڵخەیە و خۆشی بە تەنها بەهاری هێناوە بۆ بەڵخە. یاخوا دەست و چاو خۆش بە مامۆستا ئێمەش ئەم دیارە بچووکەمان هێناوە بۆ تۆ فەرمووەگەر لێمان قبوڵ بکەی. سەرچاوەکانم یەخوا بەخێر بێن هەمیشە پایمونەت زۆر بێ مامۆستا. سەرچاوەکانم هەمیشە بەردەوامن و هیوای لەش ساقیتان بۆ خوا. سەلامەت بیا خوا مامۆستاگیان. یەخوا بەخێر. سەلامەت بکە. کاکە جوان چۆنی؟ باشی باشیش کرد؟ ئەمە باشە ناو چییە؟ وێرن واران. ئەم دادە جوانە ناوی چیە لە پاڵت؟ ئێوە ئێوە. چەند ساڵی وارانگیان؟ سێ ئەزانی بە هەورانی بڵێ بەڵخە زۆر خۆشە؟ ئادەی بۆمان بڵێ. بەڵخە زۆر خۆشە. های بەڵخە فرەوەشە. باشە وەرە با من نەعلەکانە بۆ چاکەمە ها، نەعلەکان و تاکە و تاکە ئادەی ئەمە ڕاست بۆ ڕاست، چەپ بۆ چەپ. ئادەی وەڵا خۆ نەعلەکانی هەمیش هەر وایە. ئادەی ئەی ماشەڵڵا ماشەڵڵا. کوراگاتەن لێ بێم نەعلانە ئاوا بکەنە پێتان باش بۆ سەبا قاچەکەشی بتەکێنم. دەی وارانگیان دەست وەش بوو. خوافیز خوافیز. خۆشەویستان ئێمە هێشتا هەر لە ناو گوندی بەڵخەین. گوندی بەڵخە لەگەڵەوەی کە گوندێکی ئاوەدانە و ئەو ماڵانە ماشەڵڵا هەمویان لێرن ژیانەکەن، لەگەڵەوەشا سروشتێکی جوانی هەیە. هەورامیەکان ئەوانەی کە لە گوندی بەڵخەن ئاوا هەموو دیوارەکانیان وەکو تەڵان ڕازۆندۆتەوە بۆ ئەوەی کە گەشتیاران یەنە ئەم گوندە زیاتر چێژ لە جوانیەکانی گوندی بەڵخە ببینن. بەڕاستی جاران وتویانە نیشتیمان دایکە. بەڕاستی سەیرم لەوانە لێیە کە خەڵکی گوندی بەڵخەن و لە دەرەوەی بەڵخە ژیانەکەن بە هێندەی دووری دایک لە دووری گوندەکەیان ئەوە ئەبێ بێتاقەت بن بۆ ئەم گوندە جوانە. بەڕاستی گوندێکی جوانیان هەیە. ئێمەش هەر لەگەڵتان بەردەوامە بین، ئێوەش لەگەڵمان بن، سروشتە جوانەکەی گوندی بەڵخە بۆ ئێوە ئەگوازینەوە. كابي سفيان السلام عليكم. عليك السلام ورحمة الله. باس شلون حالة حالة؟ والله الحمد لله حتى لهورامان بين باش. شو كلمة توزع لهورامان جوربين. طبعا هورامان خيته. بمقصي كليه كي لدروي هورامان ناتواني جان كي. والله رجعنا اسم تاهلا بجا. يعني حتى يمو هيلاغم لجرمايا لنقرب القيا. رانا تندبنم دارجيزو هنا جوربين. يعني توانين بلين هورامان مغناطيسيك بوتو. أو كأري بوهالبجة جذب تكاتو بدينه تو بهورامان ضل هورامان. زستانان دايكم بس منو دايك مليري. بله. أو أنت هم ياشنا مالي خويا. زستانان دايك ما شدوا بو هوله بمالي بلا خانم. بس مليرة. أو أنا بفرا باره عليه خوشكان بلا خانم. دشوا ورنو بلا من بعرق نبيدو. أو من عيره خوشه.
جا من تۆزە حەزم لە سەرمایە یعنی زستان تاواکەم سۆباشە دیش پێ ناکەم. باشە کاک یوسف لە گوندا کە خۆت بە تەنها لێرەی ژیانی ڕۆژانت بە چی بەڕێیەکەی خەریکی چیت لە گوندی بەڵخە؟ خۆی عادەتەن هەمومان بەشەوە هەیە مەشغوڵ بەڵام من نەک لە شوێنەکە لە دە شوێنە مەشغوڵە بم. دیەکەمان گەنجی کەمی تیاماوە جا ئەوەش کە ماوەتەوە تۆزە بەتەمەن و ئەوانە کە زۆر ناتوان ئیشی ڕۆژانیان کە یارمەتیان نین بەڕاستی. ئێستا من کە ڕۆژە بێتەوە تا ئێوارە ناوەسم ئێوارش کە دانیشم نازانم چیم کردو یعنی بەدەم ئەوە بەدە ئەوە تر یەکێکترە بینی جا دوای ئەوە من میراوی دیەکەم بەڵخە میراوی بەڵخەم مەلای بەڵخەم یعنی مەلای تاوانیان بەچە مەلا ماومە بۆ مەلای یعنی بانگە فەرم و بەرنوێژیەکەم و ئەوانە خوا نەیبڕێ ئینشەڵا ئەوە فەزلی خوایە. ئەیوتیان جەنابە بێجگە لەم شتانە ئەچیتە سەر دارگوێزەکان پێم وابێ بە هەورامی شەنیێری پێڵەن تۆ ئیشی شەنیێریەکە یعنی پایزان هەموو فەسڵێ ئیشی خۆی هەیە هەموو فەسڵێ بەهارە عەرزکێڵان و هینە ئەم کاتانەیە ئاودێرانە پاییزەتر هەن نەگوێت هەنارە من شتێک خۆکەیتەوە بۆ ماڵ لە ئیشە سەختەکانی هەورامانە تر یانی قۆشترین ئیش بێ شەنیێریە شەنیێری یعنی عەقڵێکی زۆریەوێ عەقڵێکی زۆر ئێستا سێر مەکە تۆزێ شت نەماوە و ئەمانە من باسی من زۆر کۆنیش نیم یانی پێش ماوەیەک لەمە بێت تەقریبەن 2005 تا 2012 ئەوانە سەمەر باش بوو یانی شت زۆر بوو بەڵام کە ئەچوونە سەر گوێزەکان هیچ جوابێ دەستبەریەک و ئاغا لەخۆ بێ ئەمانە شتێکی زۆر مهم هەیە لێرە لە هەورامانە بە تەبەتی زۆر خەتەرە کە شتە سەر گوێزان لە شەڕی ئێران و عێراقا تۆپشیان نەیاوێشتووە پارچای یاوێتی لە گوێزەکان بڕیوێتی بەس پێستەکەی پێوە ماوە یعنی ئەگەر من ئەچمە سەردا باسی خۆمەکە کە ئەچمە سەر لەقەکە سێری ئەم دیوەدی یەکەم بزانم نەبڕاوە خراپ نەبووە ئیجا بچمە سەری قەدە بووە خوانەکە بچیتە سەر دارگوێزێک و بەربیتەوە نەوەڵا بەس ساڵێکیان چون بۆ باخێ کوڕەکەیان ئاویش تۆزێکی لێ زانی تۆزێ چوە سەر گوێزێک من ئاوا بەرامبەری بوو کەوتە خوارەوە بەس باشیەوە بکە کەوتە خوارەوە لە خوارەوە دوو لە بوو کەوتە بێنی گیرایەوە ساڵێکیشە ئەم گوێزە من تەکاندم ئەم باخە پیاوێک ها کۆیە کردووە لەوێ لەوێ کەوتە خوارەوەویش قاچیشکە ئەی خواران ماشەڵڵا تراوانە ڕووەیە ئەڵێن سپایدەرمانەکەی بەڵخە تویت وایە بە حساب وایە ئیجا پیا عیبە بە وەسفی خۆی بکە ئەوە بێت لە ئاوایی بپرسی باشەڵێ چەندێکە چیتە سەر دارگوێزەکانەکە چەندێ بەرز بێ دارگوێز خۆ کە ئەو کەسە کە ئەڵێ من شەنیێرم شەنیێر ئێستا ئەوەیە کە من بەیانی وا دەهێم بۆ تۆ ئەڵێم یەمەوە باخەکە ئەتر کە هاتم ئەتر نابێ بڵێ وەڵام لەقە ناتوانم بڕۆم ئەمەش ناتوانم ئەمەش ناتوانم ئێتر ئەمە شەنیێری پێ ناڵێ شەنیێر ئەبێ نەترسێ حتا گەڵا هەبێ بڕۆ تێگەی حتا داری تایە ئەبێ بڕۆی لەبەرەوەی ئیش ئەەکەی چۆن ئەڵێ ئیشێ بکە با حەراڵ بێ ئەبێ گوێزەکەش وەکو خوارەوە ئەبێ حەراڵیکەی پاک بیتەکێنی غەژی لێ نەکەی پارەخۆ حەراڵکەی نەک باین تا ئێوارە دانیشی لەقێ تااقەت و نەبێ بچێ و هین ئەگەر ناشتوانی ناتوانیم چیتە زۆر تەواگوێن مەڵێ بەخۆم شەنیێن یاوات مێ بە کابرا کاک یوسف ئەلحەمدوللا ئەم ساڵ ئاو زۆرە بەڵام ساڵانی کە ئاو کەم بوو ئەم سەرەی باخانە ئەم سەرە ئاودێریانە چۆن داتان نابوو بە نووسی بوتانیان هەراوە ڕێکەوتن بوو لە بینی باخەکانە خۆی ئەمە تەسیسێکە هی زووە هی ساڵی پەنجاکانە ئێستا بۆ نمونە من باخم هەیە وەتا لە چەمی سەرەوە یعنی کانیایی زۆری تایە چەمەکە هەر شوێنێک و ئیتر بۆ بەشی ئەو باخەیەکە لە بەردەمیایەتی بۆ نمونە لە ئەستێرەیەکیان دروست کردو ئەو ئەستێرەیە عیدە پێڵێن
بەردەم دێگەکە پێڵێ وەردەگا بە هەورانی یعنی بەردەم دێ ئەم ئەستێرە عایدە بەو شوێنە ئەو شوێنەژی بۆ من دەماڵە دەماڵەکەش بەسەرەیە اینجا لێرە بە تاقەیە و نیو تاقەیە و ئەمان ئێستا من 12 ڕۆژ جارێک باخێکمانەیە لەسەرەوە 12 ڕۆژ جارێ چواری بەیانی هەڵ یەکەین بۆ دەی بەیانی 4 ساعت هەیە بۆ نمونە 2 تاقە هەیە زۆرترە بە پێ باخەکەی تەزەیان کردووە دەست و چاو خۆش بێ بە ئەم دیارە جوانش ببەخشیمە تۆ دەست و چاو خۆش بێ یاخوا سەلامەت بی تەمەنتان درێژ بێ یاخوا سەلامەت بی یاخوا ئیشەڵا بەخێر بێن بۆ دێکەمان و بێەوەی بیاڕ گەورەتان کردی یاخوا سەلامەت بی بۆ خۆتان گەورن یاخوا سەلامەت بی یاری هەورامان زۆر کەس جێ ئەڵێ خۆش هەورامان جا من حکمەوەش ئیشی نادێم کردووە ئیشی مەتام کردووە مەتام هەبووە ڕاستە فەرمی لەنا خەڵکا زۆر قسەکەم و دانیش بوو ئەڵێ هەورامان خۆشە ئەڵێم هەورامان بە ئێوە جوانە بە ئێوە خۆشە ئێستا مامان باخەم هەبێ ئەگەر تۆ نەیەیت و خزمەکە نەیەت و ئیساحەتێ بکاو نانێ بخوا ئێتر بۆچیمە با هەر خۆش بێ هەموو شتێ ماڵ قەدیمی ژووتیانە ماڵ بە میوانەوە خۆشە یاخوا سەلامەت بی دەست و چاوە خۆش بێ کاک شەوکەتیان سەلام عەلەیکوم عليك السلام ورحمة الله وبركاته یاخوا سەلامەت بی خاسە نیوەشەنی بخير من يا أخوة خير بدي سلو مكام يا أخوة شما بافرت عردو بي باقي شغل برزقي یاخوا سەلامەت بی نانا ئینشاڵڵا بێ ڕسق نییە و یاڵا با بیکەینەوە سۆرانی واچەوا خەڵک لێمان تێبگا کاک شەوکەت پێمان بڵێ چەندێکە تۆ لە گوندی بەڵخەی من حفتا سالم لقوني بالخي بلام 25 ساڵە لە گوندی بەڵخەم بەڵام 150 ساڵم لە بەڵخا ماشەڵڵا جا ئەم هاڵکێشەیە چییە پێمان بڵێ ئەمە چۆن ئەم شتە ئەمە خۆی دایکم لێرە بووە قسەی بۆ گێڕاوینە تۆ تقریبان 150 ساڵ ئەو قسەیمان بۆکە باسی 150 ساڵی بۆ کردوین دقیق ڕاست نەگەر لە ئەو لە ریسپیتر لە پیا ماقوڵەکانی تر شەچیمان بیست بێت لەم چەم و دۆڵە و لە بەڵخە ئەو ئەگێڕینەوە ئێمە ئەوە زیاتر ناتوانین بگێڕینەوە ئەوە مەسەلەکە ئەوەیە لە 75 من ڕۆشتمەتە ئێران لە 2000 هاتوومەتەوە باشە کەواتە نزیکی 25 ساڵە 26 ساڵە لێرەی ئەوە 70 ساڵەکە چی بوو ئەو 70 ساڵە لێرە ژیاوە لێرە ژیاوی ینی مواڵدی 52 باشە خوای گەورە تەمەن درێژەکە باشە کاک شەوکەت ئەوەی کە من خوێندومەتەوە لە مێژووە ئەڵێن بەڵخەیەکان خزمایەتی کیانەیە لەگەڵ گوندی سازانە ئەم خزمایەتیە چۆنە ئێمە خزمایەتیمان لەگەڵ گوندی سازان نییە گوندێکەیە لە پشتی ئەم باخی ئێمەوە جا منەکە وا ئاکەم تر ئەمە ببزانێ گوندێک هەیە لە پشتی ئەم باخانی ئێمەوە پێ ئەڵێن گوندی سەربەڵخ ئەم گوندی سەربەڵخە لە ساڵی 2002 زازاکانی تورکیا مؤتەمەرێکیان بەس لە هەولێر باسی زەردەشتیان کرد زەردەشتی بوون وتیان زەردەشت خەڵکی بەڵخەیە بەڵخەی هۆرامانی عێراق باخێکی بووە پێیان وتووە وەزەنێ و سەربەڵخ باخەکەی ماڵەکانی لە سەربەڵ بووە باخەکەی وەزەنەیە هەواری لە هەوارە بەرزە بووە خوا عەفویان بکا کاک نادر هۆرامی و حاجی عەلی خاڵم لەوێ بووە کاک نادر و فەرموو بووی بە کاک حاجی عەلی وتبی دەخۆمە بوو بە خزمی تۆ باخەکەی تۆیە و هەوارەکانی ژەری تۆن بەوە من ئەوە ئەڵێم ئەم گوندە لەم ژوورێ هی زەردەشت بووە ماوەتەوە بەڵێ
شێخ مومنی سازانی تیا بووە شێخ مومنی سازان هەم زەمەنی باپیرە گەورەی دایک من موساخان دایکی من ئەدەڵانیە موساخان باپیرە گەورەیەتی جا موساخان لە خورماڵ بووە هاتووە بۆ ئێرە تاریخەکە مێژوەکەمان هەیە باسیەکە بەڵام مێژوەکە کەم تەفسیڵی نییە بە تەفسیڵ باسی ناکە هەر ئەوە نەزانین موساخان لە خورماڵ بووە تەشریف هێناوەتە ئێرە میوانداری بووە لەگەڵ شێخ مومنی سازانە و لەم زەمانە شێخ مومن لێرە بووە ئەو خەبرەی کە لەسەرەوەیە پێم وا بێەوە کوڕی شێخ مومینەوەیە شێخ سەلام شتێک ئەگەڕنەوە وەکو وتم نەنکم شتێکانی ئەگەڕایە و پیا و ماقوڵەکانی لالم سەفا بوو سوفیم سەفای ناو بوو پیرەمەرد بوو لەم چەمە دادا خەجێ بوو لێرە پیرە داکی خانەوەوان بۆ ئێمەیان ئەگەڕایەوە کە گوایە سەلام تڵف بووە مناڵ بووە دوو سێ شتی وتووە ئیسە من لەم تەلەڤیزیۆنی ئێوە باسی بکەم خەڵکێکی زۆر پێ ئەکەنێ بەڵام بە هەر بەخۆی پێ بکەنێ بە ئێمە پێ نەکەنێ بە شێخان و پیران و تەرەقەتی منتیقەی هۆرامانات پێ نەکەنێ بەخۆی پێ بکەنێ کە شت نازانێ ئەڵێن گوایە دوو سێ شتی وتووە هاتوونەتە دی شتەکان ڕۆژانە باوکیشی فەرموویەتی وەڵایی ئەم تۆ بۆ ئێمە ناشەی ئەم شتانە بزانی من پێم وتوی شت ئەزانی باسی مەکە یاخوا بیبەرە بۆ خۆت ئەمری خوا ئەکاو ئەیبەن لە سەلام لەو بەرەو ئەوەیە سەجادەکە وا ئەیگەڕنەوە خەتوو زبەیدەی نەنکی دایکم دایکی باوکی فەرمووی من شوم نەکرد بوو 18 ساڵ زیاد بووم چنارەکە کە سۆز بوو لە ژوور سەری سەلام هشتر سۆزی پێوە مابوو دوو ئافرەت باوەشمان پیا کرد دەستمان لە یەکی نەدا شێخ عەمەر بڕی بۆ خانەقای بیارە ئەوە سەلام بووە بردویان لەوێ ناشتویانە کاک شەوکەت پێم بڵێ چێ ڕووداوێک لەم گوندەیە ڕوویاوە و بە بیرەوەری خۆتیان بۆیان گێڕابیتەوە کە زۆر جێگەی سەرنجی بێ لە لای خۆت و لە لای خەڵکیش من بیرم نایە بەڵام حاجی عەلی و حاجی عەمەر و ئەوانە کە ئیسە مابن لە ژیانە مابن هەر هەمویان ئەزانن زۆر کەس ماوە زۆر کەس لەوانە ماوە چ ژن بێ پیرەژن بێ چ پیرە پیاو بێ ئەوانە دیویانە حاجی عەمەر ئەڕوا بۆ ئەو پشتی چاخانەی لوقمان بەگە پشتی چاخانەکە لوقمان بەگ ئەلوا سێرەکە شتێک هەڵتەقیوە لە قەبرستان جاوە قەبرستان بوو کوڕێکی سالاری بەڵخێژ لەوێ بوو حاینیان بۆ کردبوو بێشکەیان بۆ کردبوو بە تەرنەکە و لۆح ئەوەم دی من ئەوەم دی بێشکەم دی وتی لە پاڵیا هەڵتۆقی بوو شتەکە ترسام وام زانی قەبرە هەڵکردراوە کە ڕۆشتم سێرەکەم قاچکەکە زۆر گەورە بوو ڕۆشت بانگی کردبوو لە ڕەفیقەکانی و حاجی عەمەر لە ڕەفیق و بەدۆست و برادر هاتبوون بە سەبەتە و بە تۆشەبەرە و بە گڵێب و ئەمانە قاچکەیان بەش کردبوو تۆزەیان کردبوو بۆ هەمووی گوندی بەڵگە من وەختێ بوو گەنج بووم حاجی عەمەر وتی بچین بۆ سەر حاینەکە نوێش بکەین سەر ئەو کانە نوێش بکەین چون نوێش بکەین وتی وەرە وتم چییە وتی ئەو بەردە ئەبینی وتم ئەرە وەڵا وتی ئەو بەردە لەسەر قاچکە بوو فرێدا بوو من دەستم برد بەردەکە هەڵگرم بۆ مەڵنەگیرە ینی ماشەڵا و قاچکەوەرە گەورە بووە زۆرینەی خەڵکی گوندە خەڵکی بەڵخا و قاچکیان لە خواردووە گێڕاویانەتەوە کە ئەم قاچکە بووە بەڵام کەم کەس باوەڕەکە بەڵام باوریش ناکەن بە دەرەک قەیچیەکە باوەڕ دەکەن بەڵام هیچ شتێک لای خوا کەم نییە باشە کاک شەوکەت من پرسییم لە خەڵکی گوند وتیان کاک شەوکەت دەستی شعری هەیە شعری جوانی نووسیوە ئەتوانی شعرێکمان نازانم شعری جوان چییە لای شاعر خۆی هەموو شتێ جوان بەڵام شەردەوەی من شعرێ بڕێم بۆ ئێوە جوان بێ ئینشاءڵڵا شعرەکانی تۆ حتمەن هەر جوانە بە پێوەی کە تەجروبەیەکت کردووە لەگەڵ ئەم شاخ و داخ و باخەیە وەڵا خۆ نەمزانی ئەوە یەن و شعری من وا لە هەڵەبجە و کەم شعرێکم تازە بابەت و ئەوە کەمێ لێرە یەکم دۆزیوە تۆ شعرێک بزانم ماوە بابی دۆزمۆ بزانم هەیە لێرە بۆتان باس بکەم ئێشەوم بە یاڵ هۆرامانی وە ئاشقا و کولتور و جل و زوانی وە خەرمان و هۆش و ویرام هۆر داوە پەی لا ئەفسانە و یێرداش بەرداوە مشوم لەزەت و تام و ئی زوانی چێژ بۆ بیەن باس و خواس و جیهانی
کردار و گفتار و ئەندیشە و بیشە سەنگی سەخت تاشمێ بە باز و تیشە هەزار هونەرمەند بەزمی عاشقانە سەرسامێ بە زوان ئی هۆرامانە شعر و فەلسەفە و وێشە سازنان هەزار موئەلف سەروەنە شێونان سەرسامی هەگبە و بێسارانیەنی شەمع ئاسا ڕۆشنای دیواخانیەنی نوقمی ئەقیانوس مەولەوی بێنێ وەحشەت و کشتکۆڵ سەیدیەنی ئیتر لە هۆنی چی سەروەژ نەبوو مەژنونی چۆڵی هەردووکەش نەبوو یەخوا دەسوسا و خۆش بێ یەخوا سەلامەت شعری ئیمشەو بوو یعنی ئەمە هەڵمی لێ هەڵەستێ ئەمە هەڵمی لێ هەڵەسێ بەڵام ئەمە وەختی ئەچێ بۆ ناو کتێب گۆڕێ نانا ئینشاءڵڵا داخە نابێ کەم و کوڕی هەیە نانا ئینشاءڵڵا کەم و کوڕی نابێ و ئەم دیارە جوانشمان لێ وەرگرە کاک خەمە سەرسەرمەوە دیارە جوانە بۆ سەڵەوات و شتیوا پەدەمەکە بۆ سەڵەوات دەستان خۆش بێ وا سەلامەتکە یاخوا بینەرانی خۆشەویستی بەرنامەی ئاوەدان بێ بەرنامەی ئاوەدانبێ ئەم جارشمان لە گوندە تایبەتەکەی بەڵخا بە کۆتایی هات تا بەرنامەیەکی تر و گوندێکی شیرینی کوردستان یەینەوە خزمەتان بەخوای گەورەتان ئەسپێرین یاخوا هەر ساغ و سەلامەت بن و کوردستانیش هەر ئاوا ئاوەدان و ڕازاوە بێت.